گروپی فۆکس کەرکووک بۆ ڕۆشنبیری و هونەری بۆ دوو خانمە هونەرمەندی کەرکووک کۆنسێرتێک ساز دەکات. بۆ هونەرمەند خەندە کەرکووکی ئەسڵاو خۆشەویستان و هەوادارانی خەندە کەرکووکی ڕۆژی چوارشەممە 22/11 بە خۆشحاڵیەوە چاوەڕێی هاتنی ئێواکەین لە ئێوار کۆنسێرتێکی گۆرانی و میوزیکدا بە هیوای سەرکەوتن و ئامادەبوونی هەموو لایەکتان. هونەرمەند چنار کەرکووکی. هەوادارانی خۆشەویست، من چنار کەرکووکیم. ڕۆژی چوارشەممە 22/11 کاتژمێر 4 ئێوارە لە هۆڵی ڕۆشنبیری کەرکووک کۆنسێرت و گۆرانی و میوزیک ساز دەکەین. چاوەڕوانتانی چوارشەممە 22/11 سەعات 4 ئێوارە لە سەنتەری ڕۆشنبیری کەرکووک. هاتن بۆ هەمووانە.